عێراق لە بەردەم ئەگەرەکراوەکاندا بەشێکی زۆر لە هێزە سیاسیە شیعەکان هەڕەشەی خۆپشاندانەکەن و چەند هێزێکی براوەی هەڵبژاردنەکەش دەستیان بە جوڵەی سیاسی کردووە بۆ قۆناغی پاش هەڵبژاردن. بەهێزترین هێزەکانی دوێنێ لاواسرینەکانی ئەمڕۆن و ناچار بە بایکۆتی پرۆسەی سیاسی بوون، ئەوانەی داهاتووی وڵاتیان لە بوونی خۆیاندا دەبینیەوە، ژماری کورسیەکانیان هێندە دابەزیوە، پێدەچێت هیچ کەس پرسیان پێ نەکات بۆ پرۆسەی سیاسی داهاتووی وڵات. ئەنجامەکان نەک بۆ هێزەکان خۆیان بەڵکو بۆ شەقامیش جۆرێک لە شۆکە و قبولکردنی ئاسان نابێت. پاش ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردننی پێشوەختەی عێراق و دەرکەوتنی ئەنجامە سەرەتاییەکان و دواتریش کە کۆمسیۆن ئەنجامە کۆتاییەکانی ڕاگەیان، ناڕەزایی و وەسانەوە دژی ئەنجامەکان شەقامی سیاسی عێراقی تەنی و بەشێکی زۆری هێزە سیاسیە باڵەکانی وڵات ئەنجامەکانیان ڕەت کردەوە و ڕایانگەیان قایل نابن بەو ئەنجامانە و کۆمسیۆنیان بە ئەنجامدانی ساختەکاری تۆمەتبار کرد و بانگەشەیەوە دەکەن دەستی دەرەکی کاری وردی کردووە لە ڕێکخستنی ئەنجامەکاندا. سەرجەم ئەو هێزانەی کە ناڕازین لە ئەنجامەکان و بەلایەنە دۆڕاوەکانی هەڵبژاردن ناو دەبرێن، لایەن و گروپەکانی نزیک لە ئێران و چاودێرانیش پێیان وایە ئێران زەرەرمەندی یەکەم بووە لە ئەنجامی هەڵبژاردنەکە، چونکە گروپەکانی نزیک لە وڵاتە دووچاری شکستی گەورە بوونەتەوە. هەرزوو، مالکی و عەبادی و هادی عامری و فالح فەیاز و عەمار حەکیم وەک ژمارەیەک سەرکردەی دیاری هێزە گەورەکانی شیعە پێکەوە و وەک دۆڕاوی هەڵبژاردنەکە دەستەیەکیان دروست کرد بە ناوی چوارچێوەی هەماهەنگی و وەک یەک تیمی سیاسی نزیک یەک هەڵوێستیان بەرامبەر ئەنجامەکان دەربڕی و لە کۆبوونەوەکانیاندا تەواوی ئەنجامەکانی هەڵبژاردنیان ڕەت کردەوە. ناڕەزاییەکان دەبنە خۆپشاندان و بانگەشەی گێڕانەوە ماف دەکەن. پاژنیوەڕۆی یەکشەممە 7 ئۆکتۆبەر لە چەند پارێزگایەکی عێراق لە ئەنگرانیان ڕژانە سەر شەقامەکان و دژی ئەمریکا و ئیسرائیل و تافیان دەکێشە و ئەو دوو وڵاتیان بە هۆکار و بەرپرس زانی لە کەمکردنەوەی دەنگەکانیان. خۆپشاندەران داوایان لە تەواوی هاوڵاتیانی عێراق و لە ئەنگرانی ئەو هێزانە کرد بڕژێنە سەر شەقامەکان و داوای دەنگەکانیان بکەنەوە و داوای دووبارە ئەنجامدانەوەی هەڵبژاردن بکەن. بەشێک لە چاودێران پێیان وایە ئەم دۆخە بەردەوامی دەبێت و عێراق لە ڕۆژانی داهاتوودا ئاڵۆزی زیاتر بەخۆیەوە دەبینێت و ڕەنگە ببێتە هۆی بەریەکەوتنی هێزە چەکدارەکان و هێزە دەوڵەتیەکان، چونکە ماوەی 3 ڕۆژە بەشێکی زۆر لە هێزەکانی دەوڵەت لە حاڵەتی ئامادەباشیدان و هێزە چەکدارەکانیش هەڕەشەی تون دەکەن. مقتەدا سەدر دەستی بە جوڵە کردووە و پەلەیەتی زوو حکوومەت دروست بکات. لەلایەکی ترەوە ڕەوتی سەدر کە بە 73 کورسی بۆتە براوی یەکەمی هەڵبژاردنەکە و لە ئەنجامەکانی هەڵبژاردنەکە تەواو ڕازیە. بانگەشەی دەستپێکردنی هەوڵەکان بۆ پێکێنانی خێرای حکوومەتی داهاتوو دەکات بە سەرۆکایەتی ڕەوتەکەی. سەرچاوەیەک لە دەستەی سیاسی ڕەوتی سەدر بە میدیای عێراقی وتووە لە ڕۆژانی ئایندەدا مقتەدا سەدر دەچێتە بەغدا و بۆ ماوەیەک لەوێ دەمێنێتەوە بۆ ئەوەی سەرپەرشتی پێکێنانی حکوومەتی نوێی عێراق بکات. سەرچاوەکە وتوێتی مقتەدا سەدر لە سەردانەکەیدا بۆ بەغدا لەگەڵ لایەنە سیاسیە براوەکانی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بۆ پێکێنانی حکوومەتی نوێ دەکەوێتە دانوستانەوە. پێدەچێت ڕەوتی سەدر مەبەستی بێت بە زووی هاوپەیمانی بەرفراوان لە هێزە نزیکەکانی خۆی دروست بکات بۆ ئەوەی دەرفەتی ناڕەزایی و دروستکردنی ڕێگری لە بەردەم پرۆسەکەدا نەهێڵێت بۆ هیچ لایەنێکی ناڕازی لە ئەنجامەکان. پەیوەندی نێوان پارتی و سەدریەکان چی لێ دێت؟ لە ماوەی ڕابردوودا بەڕووکەش پارتی و ڕەوتی سەدر لە پەیوەندیەکی ئاساییدا بوون، بەڵام لە قوڵاییدا سەدرەکان لە پشت نەناردنی پشکی هەرێمی کوردستانەوە بوون. حەمید نەعیم ئامێنداری ئەنجومەنی وەزیرانی عێراق کە سەر بە ڕەوتی سەدر و کەسێکی نزیک لە خودی مقتەدا سەدرە واژۆی لەسەر ناردنی پشکی هەرێمی کوردستان نەدەکرد. لە پێش ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردنەوە سەدرەکان و
و پارتی چەند جارێک گفتوگۆیان کرد بۆ ئەوەی بەرەیەکی بەهێز دروست بکەن بۆ دوای هەڵبژاردن بەڵام لە پڕێکدا و تاگلایەنە سەدر بۆ ماوەیەک بایکۆتی هەڵبژاردننی ڕاگەیاند و پارتی ئاشکرای کرد ئاگاداری ئەو هەڵوێستە نەبووە و لێی نیگەرانە لە دوای دەرکەوتنی ئەنجامی هەڵبژاردنەوە سەدرەکان ڕانگەیان شاندێکیان دروست کردووە و لە ڕۆژانی داهاتوودا دێنە هەولێر و لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان گفتوگۆی پێکێنانی بەرێک دەکەن بۆ ئەوەی پێکەوە بچنە وتوێژی پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق دوایین دەرکەوتنی مقتەدا سەدر لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا بوو کاتێک سێ جار یەک ڕستەی دووپات کردەوە وتی پێشمەرگە میلیشیایە والبيشمركة تعتبرها ميليشيا أيضا؟ ميليشيا هم حرس إقليم بالدستور ميليشيا ئەوەش لە کاتێکدایە پارتی لە هەموو بۆنەیەکدا شانازی بە پێشمەرگەوە دەکات و خودی مەسعود بارزانی سەرۆکی پارتیش دەڵێت خۆم بە پێشمەرگە دەزانم بۆیە نزیک بوونەوەی سەدر و پارتی دەبێتە جێی سەرنجی چاودێران و ڕەنگە ڕەخنەی توندی ناوخۆی لێ بکەوێتەوە بۆ پارتی سەدرەکان دەیانەوێ پارتی بەکاربێنن بۆ سەرکەوتن بەسەر نووری مالیکی و هاوپەیمانەکانیدا هەرچی پارتیشە دەیەوێت سەدر بەکاربێنێت بۆ دەرهێنانی پۆستی سەرۆک کۆمار لە چنگی یەکێتی نیشتیمانی کوردستان تەنانەت ئەگەر پۆستەکە بۆ خودی پارتیش نەبێت هەرچی هاوپەیمانەتیەکەی محەممەد حەلبوسیە کە ئێستا ئەویش بەنزیک لە سەدردا دەنرێت و دەنگی یەکەمی هێزە سونەکانی بەدەستێنەوە پۆستی سەرۆک کۆماری عێراقی کردووەتە کارتێکی فشار بۆ وەرگرتنەوەی پۆستی سەرۆکی پەرلەمانی عێراق لەلایەن خودی حەلبوسیەوە کە پێدەچێت نە سەدر و نەپارتیش لاریان لەوە نەبێت محەممەد حەلبوسی لە ئێستاوە کار بۆ پرۆژەی نوێی وەک سەرۆکی پەرلەمان بکات هەموو چاوەکان لەسەرەوەن هاوپەیمانی تەقەدوم با سەرۆکایەتی حەلبوسی و ڕەوتی سەدری مقتەدا سەدر و پارتی با سەرۆکایەتی مەسعود بارزانی لە ڕۆژانی داهاتوودا وەک یەک تیمی کار پێکەوە دەست بکەن با گفتوگۆ لەگەڵ هێز و لایەنەبراوە و خاوەن کورسیەکانی پەرلەمان بۆ پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق و دیاریکردنی سەرۆکایەتیەکانی عێراق بۆ 4 ساڵی داهاتوو.